هەموو ئەو ئەنزیمانی کە لەسەر زەوی هەیە بە هەموو تاقمەکانیەوە کە گەورەیەکەی ماسۆنیەتە تخوا ئەتوانێت بە ئەندازەی ئەم مسکەوتە بچووکە خەڵک کۆکاتۆ لە کۆبوونەوەیکا بەبێ ئەوەی داعوەتی خەڵک بکە با بە خەڵکێ بەرژینی قایم بێ لە ڕووتان پێڵاوەکەی بەهی وەرەقەیەکە ڕوا بۆ مزگەوت کەسێکی نەفزنزم ئەیجێ و بەلاشی احتیاطیە یعنی چێ هەیە بەبێ ئەوەی داعوەتی بکەیت بەبێ ئەوەی لێ بپاڕیتەوە بە پێی خۆی بشۆرێت جلوبەرگێ جوان کاتەبەری بە سەڵاوات لێدان بڕوا بۆ مزگەوت جار وایە گوێ لە خەتیبەکە بێزاری ئەکا بۆ یعنی بۆ فکری خۆت ئەبەی دەبامین بە ئەتوێت تطبیقی کەیتە سەر موسڵمانێکی ڕەشوڕوودا کە ئەسڵی دینەکە نەبی ئەمە مشکلەیە ئەزیزان مینبەر شوێنی ئەوەی ئێمە ئیسلامی تیا بگەێنین گوێزەبانە شوێنی ئەوەیە تەوعیەی فکری خەڵکی تیا بکەیت کاتی وەلیمە شوێنی ئەوەیە کە خوای گەورە بە مەقسەد ئێمە کۆ ئەکاتەوە ئەگەرنا هەر وەکو ئەوەی کە لە وڵاتە غەربیەکانەکرێت تۆزێدا ئەنیشتینوەوە هەر لە دەرەوە کچێکە وەستا گوڵێکی فڕاداوە کوڕ ئەو کوڕێ سەری تەقێتێکا بوڵەکان هامان فکرە جاهیلێتە بزات چی یەکەم کەس دوای وەشووەکە ئەوە نییە لای ئێمە بەڕێزە ئەم دانیشتانە دانیشتنی مبارەکە دانیشتنی دینە ئیسلام ئێمە کۆکاتەوە ئیسلام لە زۆرترین خاڵی هاوبەشا کۆمانەکات بریا هەر کەسێ لە ئێوە ڕۆژی عەرەفەی نەبینیوە ئەڵڵا بیکاتە نەسیبتان بیبینن بزانە چەندێ نیعمەتێکی عەزیمە کابرایەکی بەنگلادشی کابرایەکی کورد کابرایەکی پاکستانی کابرایەکی ئینگلیس دانەیەکی فەڕەنسی ئەگرێ لە تەنیشتەوە بەبێ ئەوەی نازانی کێشەی چییە مشکلەی چییە ئەو هەموو ئومەتە کۆ ئەکاتەوە پەروەردگار بۆ ئەوەی پێت بڵێ ئەمە یەکەم ڕێکردنی قیامەتە بە کفنی سپێوە لە بازاڕی دۆلارەکە قاسەکە پڕە بەڵام لێرە لە نەعلێک و کفنێ زیاترت پێ نییە ئەو ئیسلامەیە ئێمە ئاوا بەو پەڕی دەسەڵات و تواناوە ئەمان با دوو پارچە خامن ئەناتە گیانمانەوە ئەڵێ دەلەم چێوە ڕەقوتەقە بوەستا شەوی چۆ بۆ مزدەلیفە لەبان خۆڵ بخەوە هیچ شوێنێکی زەخمیتیان نییە بەیانیش بەپەلە ڕاکە شەیتان ڕەجم کە یعنی خۆشەویستان ئەو مەواسیمانەوە لە ئێمەکە حرەکەیەکی یعنی خۆبەخش و خۆڕسک لە ناومانە دروستکە کە خەمی ئومەتێک لەسەرمان بێ خەمی ئومەتێک لەسەرمان بێ